بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وأصحابه ومن والاه. وشيستان من عثمان عبد القادر دەچووی کۆلێژی زانستی ئیسلامی کانم لە زانکۆی سەلاحەدین هەولێر و هاوکاتێک بوون لە بەشداربانی چاڵاکردنەوەی مێشک پرۆژەی چاڵاکردنەوەی مێشک گروپی هەشتم و لە شاری سۆرانەوە بەشداریم کردبوو. بڕاستی بەڕێزان من ناتوانم هەموو ئەو سوودانێک کە لە خولە بینیوە باسی بکەم، بەڵام ئینشاءالله بە کورتەکەی هەندێک لە سوودەکانتان بۆ باز دەکەم. بەڕاستی نازانم لە کەم لایەوە دەست پێ بکەم. یەکەم جار بەڕاستی کە ئێمە بەشداری ئەم خولەمان کرد، من بە خۆم یەکێک بووم لە قوتابی زانستە شەرعیەکان. هاوکات قوتابی زانستە شەرعیەکان دەبێت قورئانی پیرۆز هەر لەبەر بکاتن، یعنی بەلایەنی کەمەوە، چکە زانستە شەرعیەکان هەمویان لە قورئانی پیرۆز وەرگیراون. بەڵام من خۆم یەکێک بووم لەو کەسانەی کەوا بەڕاستی بیرروڕام بە شێوەیەک بوو بەوەی کەوا لە هەرگیز ناتوانم قورئانی پیرۆز لەبەر بکەم و بەو بیانوەی کەوا لە بیرم ئەچێتەوە هەرگیز نەم ئەتوانی بەوەی کەوا قورئان لەبەر بکەم، یان بۆ خۆم بەرنامەیەک دابنم هەموو قورئانی پیرۆز حیفظ بکەم ڕۆژێک لە ڕۆژان. بەڵام الحەمدولله، ینی دوای ئاشنایەتیم، دوای ئەوەی کەوا ئاشنایەتی پەیدا کرد لەگەڵ ئەو مامۆستا بەڕێزانەیە و دوای ئەوەی کەوا توانیم لەم خولەدا بەشداری بکەم، بیرروڕام 380 پلە گۆڕان. بەڕاستی یعنی ئەو بیرروڕایەکەوە هەم بوو ئەم وتکەوە ناتوانم قورئانی پیرۆز لەبەر بکەم. ئێستا بیرروڕایەکەم بە جۆرێکە بەوەی کەوا نە قورئانی پیرۆز بەڵکو کتێبە گەورەکانی وەکو سەحیح بوخاری و مسلمیش ئینشاءالله پرۆژەی بۆ دابنم و بەرنامەی بۆ دابنم بۆ ئەوەی کەوا لەبەری بکەم، چونکە شتەکە ئەوەندە زەحمەت نییە بەوەی کەوا ئێمە تێگەیشتوین. جا یەکەم سوود بەوەی کەوا لەم پرۆژەیەدا بینیومە گۆڕینی بیرروڕاکانمە. ئەو بیرروڕایەکەوە هەم بوو بە قەناعەتیشەوە، یعنی بە قەناعەتی تەواوەتیوە، چونکە مامۆستا ئاوات یعنی ئەو قسانێکەوە مامۆستا ئاوات ئەی کرد لە لای ئەو ئێمە هەموو کات ئەڵین کەوا هیچ شتێک مەحاڵ نییە لە ژیاندا، بەڵام ئەو ئەیوت شتەکان مەحاڵ نییە لە ژیاندا، بەڵام بە بەڵگەوە ئەیشیوت. الحەمدولله ئەو بیرروڕایم کەوا گۆڕاوە من خۆی لە خۆیدا باشترین سوودە ئەگەر تەنها ئەو سوودەم ببینی باە یعنی بەس ببوون. بەڵام سوودەکان زۆرن. یەکەم جار لە خێرابینیندا کەوا مامۆستاعەتا ڕاهێنانی پێکردین لە دە خولەکدا، من لە دە خولەکدا 15 لاپەڕەم ئەبینی، بەڵام الحەمدولله لە کۆتایی خولەکەدا لە 8 خولەکە توانم یەک ختمە بکەم. ئەوەش گۆڕانکارێکی زۆر گەورەیە کە خێرابینین جگە لەو سوودەی کەوا مشکت فراوان ئاکا سوودێکی تری هەیە، ئەویش ئەوەیەکەوە هەر کەسێکەوە چاوی زەعیفبی یان ئەوە تا بەتەمابی عینەک دابنێ ئەوە بە ئەو ڕاهێنانە بکە، ڕاهێنانی خێرابینی کە بەڕاستی سوودی زۆری ئەبێت بۆ چاو زۆر فراوان ئاکاتن الحەمدولله. و دوای ئەوەی کەوا خێرابینینمان کرد ئەو کات چوینە سەر بابەتێکی تر، ئەویش لەبەرکردنی بینینی بوو. یەکەم جار بەڕاستی لەبەرکردنی بینینی یعنی ئەمە ئەمان کرد، بەڵام پێشووتر بەوەی کەوا کردبوومان من بۆ خۆم 4 ساعت یەکەم لە 4 ساعت یەکەم کەوا واجبیان دەمکەوە قورئان لەبەر بکەم، من بە 3 ساعت و نیو تاوەکو توانیم 2 لاپەڕە و نیو لەبەر بکەم. ئەوش ئیتقانی تەواوەتیم نەبوو، بەڵام الحەمدولله یعنی دوای ئەوەی کەوا ڕاهێنانی خێرابینینمان کرد ترکیزمان زۆر بەقووەت بوو، وامان لێ هات بەوەی کەوا هەر لە یەکەم ڕاهێناندا بە 20 دقە لاپەڕەیەکی قورئان لەبەر بکەین، یعنی 3 ساعت و نیو لەکوێ و 20 دقە لەکوێ. دوای ئەوەی کەوا ڕاهێنانەکانمان زیاتر کرد، یعنی ئەگەر ڕاهێنانی زۆر بکەی هەرچەند ڕاهێنان زۆر بکەی ئەوە مشکت بەرە پێش دەچێت. من بە خۆم یەکێک بووم لەوانەی بەوەی کەوا نەمتوانی گشت ڕاهێنانەکان بکەم، بەڵام سەر ڕای ئەوەش الحەمدولله لە کۆتایی خولەکە گەشتمە ئەوەی بەوەی کەوا بە 7 خولەک لاپەڕێکی قورئان لەبەر بکەم، کە ئەگەر ڕاهێنانەکانم بکرد باە وەکو هەموو بەشداربوانی دیکە ئەمتوانی بە 3 خولەک یان بە 2 خولەک لاپەڕێکی قورئان لەبەر بکەم احتیادی، کە بە یەک خوێندنەوەیە یەک جار خوێندنەوە و لاپەڕەکەی لەبەر ئەەکەی. ڕاهێنانێکی تر ئەویش ڕاهێنانی خێرابیستن بوو کەوا من هەر بیرم لێ نەئەکردەوە، هەر بیریشم بۆ لای نەچوو پێش ئەم خولە، کە بەڕاستی گرنگە. یعنی لایەنی بیستنی ئێمە زۆر فرامۆشمان کردووە بۆ لەبەرکردن، هەر لە سەردەمی پێغەمبەریشەوە صلی الله علیه وسلم، هەر لە سەردەمی پێشووتریشەوە، هەرتا ئیمامی بوخاری یعنی هەموو شتەکانیان بە بیستنی بووە، کەمەوە بۆ بە بینینی بێ. هەر بەخۆشم یعنی بڕوام وایە بەوەی کەوا زاکیڕای بیستنی زۆر بەقووەترە لە بینینی، بەڵام ئێمە بەکاری ناهێنین. جا ڕاهێنانەکانمان کە پێکرا من لە یەکەم جارەوە توانین بە 20 خولەک ئەوە لەبەر بکەم، یعنی ئەوەی کەوا لاپەڕێکی قورئان لەبەر بکەم. بەڵام دوای ئەوەی کەوا ڕاهێنانەکانمان زۆرتر کرد ئێستا الحەمدولله یعنی ئەتوانم
تقریبا ئەتوانم بە 15 خولەک لاپەڕێک لەبەر بکەم سەر ڕای کەمی ڕاهێنانەکان بەڕێزان، ینی ئەگەر ڕاهێنانەکانم هەمووی تەواو کردبایە ئەم توانی بە 5 خولەک وە کەمتریش ینی لاپەڕێک لەبەر بکەم چکۆ بەشداربووان کە لەگەڵماندابوون هەمویان بە 5 خولەک بە 2 خولەک بە 3 خولەک بەو شێوەیە بوون، واتە بە یەک جار گوێ لێ بوون. ئەوە ڕاهێنانی بیستنی بوو. ڕاهێنانێکی تر لە ڕاهێنانەکان ڕاهێنانی خێرا خوێندنەوە بوو. بەڕاستی ینی من پێش ئەم خولە زۆر حەزم لە خوێندنەوە بوو، بەڵام نەم ئەتوانی ینی خوێندنەوەیەکی چڕ و پڕ بکەم. دایم مامۆستایەکەم هەم بۆ ئەوی وت خوێندنەوەیەکی چڕ و پڕ بکەم، مجەلەدات بخوێنەوە، ینی کتێبی کورت مەخوێنەوە. کتێبی ئێستا ینی وەت لێ ناکەکەوە ببی کەسێکەوە زۆر زیرەک ببی یان ببی بە کەسێکی عالم، یان ببی بە کەسێک لایەنی کەم ینی بۆ ژیانی خۆت زۆر زیرەک ببی یان بتوانێت قسە بکەیت. بەڵام من نەم ئەتوانیکەوە ئەو کتێبە گەورانە بخوێنمەوە. بەڵام الحەمدولیلا لەو خولەدا وا فێرکراوین دائیمەن، ینی مامۆستاعاتە دائیمەن وای فێرکردوین بەوەیکەوە گرنگی بەشتە بچووکەکان نەدەین، بڕۆین بۆ سەر شتە گەورەکان یان خاو نەبین لە ژیاندا، ینی بە شێوەیەکی گشتی لە ژیانی خۆماندا بە خاوی مامەڵە نەکەین، دایم ینی بەپەلەبین لە هەموو شتەکانە، ینی بەپەلەبین بەتایبەت لە فێربووندا، چکە ژیان بەشی ئەوە ناکات. ینی ئێستا ئەگەر ئەو هەموو عیلمەی هەیە ئێمە هەموو بمانەوێت نیوەی چارەج عیلمەکە بەدەست بێنین، ئەگەر زۆر پەلە نەکەین بەڕاستی ناتوانین و فریای ناکەوین. جا لە ڕاهێنانی خێرابینین داواتە خێرا خوێندنەوە، ینی خێرا خوێندنەوە من یەکەم جار پێش ئەوەی کەوا بەژاریم خولە بکەم بەڕاستی ئەگەر 30 لاپەڕم لە سەعاتێکدا خوێندبایەوە بەڕاستی دەستکەوتەی زۆر گەورە بوو بۆ من. ئەوە شوا ئێکردکەوە من بەخۆم کە ئەو 30 لاپەڕێم ئەخوێندەوە ینی تێگەیشتنم کەم بوو، لەسەر 30 لاپەڕەکە زۆر ئەوەستام ئەموت بۆ تێی ناگەم، یان جاروە بوو چەندین جار ینی لەسەر 1 لاپەڕە من ئەوەسام، لەسەر 1 لاپەڕە وەستانەی زۆرم بیان خەیاڵم ئەڕۆیشت. بەڵام الحەمدولیلا دوای بەشداریکردن لەم خولە ئێستا بە سەعاتێک ینی لایەنی کەم لە 100 لاپەڕە کەمتر نییە، لە 100 لاپەڕە زیاتر دەبێت بخوێنمەوە بە سەعاتێک، کە ئەوەش دەستکەوتەی زۆر گەورەیە. ینی ئەگەر ئەو کتێبە گەورانەی وەکو مجەلەدات ئەتو بەو شێوێنەبی پێی ڕناگەیت. طبعاً ئەو خوێندنەوەیش هەر بە چاوپی خشاردن نییە، بەڵکو بە تێگەیشتنی تەواوەتیە، چکەت و چەند سەریعتر بی یان چەند پەلەی زیاتری لێ بکەی خەیاڵت ناڕوا و زیاتر لە شتەکان تێگەی. جابڕاستی ئەو سوودانەی کە لەم خولەدا بینیم یعنی وەکوتم ینی باس ناکرێ هەموو سوودەکانی، ئەگەر هەموو سوودەکانی باس بکەم، بەڵام بەگشتی من بێزگە لەوانێکەوە باسم کرد بەڕاستی بۆ ژیانی خۆشم سوودی زۆرم لێ بینەوە. چکۆ یەکەم جار لەم خولە داوات لە ئەکەنکەوە تەرکیزت بەقوت بێ کە ئینسان تەرکیزیشی لەسەر شتەکان و یان سەرنجی لەسەر شتەکان بوو تام لە هەموو شتێک دەکاتن. بەڕاستی من لە ژیانی خۆم سوودی زۆرم لەم خولە بینی و بێزگەلەوەی لایەنی خوێندن و لایەنی لەبەرکردن و ئەوانە، چکۆ تەنها بۆ دەرەجە نەبووایە نەم ئەتوانی بەوەیکەوە شتەکان لەبەر بکەم. حتا 4 ساڵی کولیە زۆر بە زەحمەت لێم تێپەڕی، چکە ئەموت بۆ شتی لەبەرکردن نابڕێتن، ینی نەم ئەتوانی بەوەیکەوە شتەکان لەبەر بکەم. بەڵام الحەمدولیلا ئێستا هەر بۆ دەرەجەش نییە و بۆ هیچیش نییە و هەر بۆ خۆشی خۆمان ینی ئێستا شت لەبەرەکەین. ینی ماوەیەک بوو ماوەکانی سەرەتای خولەکەوام لێ هات بوو، ینی هەر شیعرێکەوە یان هەر پندێک یان هەر شتێکم کرد باە پێچاوان ئیلا لەبەرم ئەکردن. جا لەبەر ئەوە بەڕێزان ئێستا خەڵک ینی لە سەردەمێکە ئاژین خەڵک تام لە هیچ شتێک ناکاتە، تام لە خواردن ناکات، تام لەو شتە خۆشان ناکەکەوە پێشتر خەڵک تامی لێ کرد. هەمووی سەبەبەکەی ئەوەیە بەوەی کەوا تۆڕە کۆمەڵایەتیەکان ئێمەیان مەشغوڵ کرد و سەرنجمان لەسەر شتەکانی و تەرکیزمان کەم بووە. بەڕاستی ئەگەر ئینسان تەرکیزی بەخوت بوو هەموو شتەکان تامی لە یەکان. لەو خولەشدا سەرەکی ترین شتکەوە کاری لەسەر بکەن تەرکیزە، ئینسان تەرکیزی زۆر بەقوت ئەبیتن. بەڕاستی ئەمەوێ زۆر سوپاسی هەر هەموو مامۆستایەکان بکەم، بەتایبەت مامۆستا ئاوات، بەڕاستی مامۆستا ئاوات ینی وەکو وتومە ینی هەموو قسەکانی وەکو گەوهەر و مرواری وایە، ئینسان هەرچەند گوێ لێ بگری سوودی زیاتری ئەبێ. و هاوکات من یەکێک بووم لەو کەسانی بۆیکەوە لایەنی دەرونی فەرامۆش کردبوو، ئەموت لایەنی دەرونی هیچ سوودی نییە، بەڵام بەهۆی مامۆستا ئاواتەوە الحەمدولیلا تێگەشتن بەوەیکەوە لایەنی دەرونی لە هەموو لایەنەکان گرنگترە لە ژیانی خۆمان و باش لە شتەکان تێئەگەم الحەمدولیلا. بەڕاستی لە کۆتاییدا ئەمەوێ بڵێم بۆ هەموو ئەوانێکەوە لە داهاتوودا ئەیانەوێ بەشداری بکەن یان دوو دڵن لەوەیکەوە بەشداری بکەن، بەڕاستی دوو دڵیتان نەمێنێ بەڕێزان.
ئینسان چەندین پارە سەرف ئەکا بۆ شتی بێسوود یان بۆ هەندێک خولکەوە هەر سوودی نابێت یان کاتی خۆی ئەدا بە هەندێک شت بەوەی کەوا هەر هیچ سوودی نابێت بەڵام بەڕاستی لەم خولەدا ئەوەی کەوا بەشداری بکاتن مەحاڵە برێس سوودم لی نەبینیوە ئیلا سوودی هەر ئەبێتن ینی من گەرانتیتان ئەەکەم بەوەی کەوا چارەجی ڕاهێنانەکان بکەن چارەگێک نەک هەموو ڕاهێنانەکان بەڵکو ئەگەر هەموو ڕاهێنانەکان بکەی ئەوە سوودی سێ قات و چوار قاتیش ئەبێت 5 قاتیش بەڕاستی بەڵام ئەگەر چارەجی ڕاهێنانەکان بکەی سوودی زۆری ئەبێتن چکە من نەمتوانی و هەموو ڕاهێنانەکان بکەم ئەو سوودە زۆرەی هەبوو ئەگەر هەموو ڕاهێنانەکان بمکرد بایە یان لە داهاتوودا بیکەم دەبێت سوودی چەند زۆرتر بێتن بەڕاستی دوودڵیتان نەبێ چونکە بەڕێزان بەڕاستی لەم خولەدا تۆ هەر یەک خول نییە بەڵکو چەند خولێکە لەناو خولێکا خۆیان کردوتەوە هەر هەفتەیەک یان هەردوو هەفتەیەک بۆ خۆی خولێکە یعنی خولی تەرکیزە خولی خوێرا خوێندنەوەیە خولی خێرابینینە خولی لەبەرکردنە خولی بەهێزکردنەوە یعنی ئەو خولانەیان هەموو لەناو یەک خولدا کۆ کردوتەوە و جگەلەوە یعنی تۆ ئەگەر بەشداری بکەی لەم خولەدا بیرروڕاکانت بە شێوەیەک ئەگۆڕێ ینی بیرروڕاکانت بۆ ژیان و بۆ خوێندنیش بە شێوەیەک ئەگۆڕە بەوەی کەوا تەسەووڕی ناکەیت یعنی من ناتوانم ئێستا چۆن تەعبیر لەو شتە بکەم بەوەی کەوا لە نای خۆما هەیە و بیرروڕاکانم چۆن گۆڕاوە بەڵام بەڕاستی سوودی زۆر ئەبێ ئەوانەی کەوا دوو دڵن ینی ئەگەر تواناتان هەیە هەر بەشداری بکەن و ئەگەر توانایشیان نییە و یان ئەگەر هەر پێشتان ناکرێ بەڕێزان هەر گوێ لە ڤیددیۆکانی مامۆستا ئاوات بگرن لە یوتیوب یان تاڕادێک ئاشنایەتیان پەیدا بکەن لەگەڵ ئەو ئەکادیمیایە چکە بەڕاستی حیفە من بەخۆم ئەسەف ئەخوازم بۆیکەوە 3 ساڵ 4 ساڵ پێش ئێستا یان لە پۆلی 12 ئەم ئاشنایەتیم نەبووە بەڵام دیارە ئەو حکمەتێکی تێدایە بەڕاستی و بە تایبەت ئەوانەی خوێندکارن زۆر پێویستە لەم خولەدا بەشداری بکەن چکە خوێندکارانی ئێمە ئێستا شتەکانی لەلا بووەتە مەحاڵ ینی کە دەرەجەیەکی باش بهێنن یان گەریەکەمی سەر ئاسی هەرمی کوردستان بنیان گەرکەوە یەکەمی سەر ئاستی مەکتەبەکان یان کۆلێژەکانی من شتێکە کەەوە لەلایەن مەحاڵە و ئەڵێن تەنها زۆرە کەسانێک ئەتوان ئەو کارکەوە خی گەورە بەهرەی پێداون نەخێر وانە لە خولەدا فێر ئەکرێەوەکەوە هەموو کەسێک بەهرەی هەیە هەموو کەسێک بەهرەی پێداوە خی گەورە بەڵام ئەگەرێتەوە سەر کەسەکە ئایا چەند مێشکی خۆی بەکار ئەهێنێ ئایا چەند شتەکان لەبەر ئەکە ئایا چەند هەوڵ ئەداتن جا لە کۆتاییدا هیوادارم هەموو ئەوانێکەوە دوودڵن بەشداری بکەن لەم خولەدا دوودڵیەکان بڕاوێنەوەی کەوا بەشداری بکەن چونکە مەحاڵە سوودی لێ نەبینن و زۆر سوپاسی هەر هەموو مامۆستایانیش ئەەکەم بە تایبەت مامۆستا ئاوات بە تایبەت مامۆستا عەتا کەوا زۆر لەگەڵمان ماندوو بوون بەڕاستی تەقسیریان نەکرد خی گەورە جەزای خێریان بداتەوە والسلام عليكم ورحمة الله وبركاته.